زۆر جار گۆشت دەفرۆشن لە نزیکی مزگەوتەکان هەر ئێسقان و خوێن و شتەکەی بەجێڵ و ئەڕۆن لان لەسەر ڕێگاکان میوەکە جوانەکەی فرۆشن و ڕزیوەکەی لەسەر ڕێگا فڕێن لە قەراغی ڕێگاکان ئەوە هەر هەمووی گوناحبارە بن هەر هەمووی کاسبەکان کاسبێکی باش دەرناچێت کاسبێکی حەڵاڵ و زوڵاڵ نییە وەرحاصڵ کابرا هەرچی شتێک کە بۆ خۆی زانێ زەرەری هەیە بۆ خۆی ئەبێ بزانە زەرریشی بۆ خەڵقی ئیماندار نییە لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه پێی خۆشە ئەو خوێن و پیسی و ئێسقان و میوە ڕزیوە لە بەردەی ماڵی خوا نافرەدرێ پێی خۆشە بکرێتە سەر ڕێگای ماڵەکەی ئەوان بەر دەرگای ماڵەکەی ئەوان لەبەرەوە مادام پێی خۆش نییە ئەگەر پێی خۆش بوو بە خەڵقی معنای ئیمانداری ڕاز نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی دوو کەسەکە کە بەهەشتنە فەرمێ مر رجل بغصن شجرة على ظهر الطريق على ظهر طريق ئەفەرمێ پیاوێک ڕۆی بە ناوەڕاستی ڕێگاکە بینی سڵدارێک براوە خەڵق بڕیوێتی بەس لە ناوەڕاستی ڕێگاکە فڕیانناوە ئەوی سوێندی خوار فەرمووی لە ئونەحیەنە هذا عن المسلمين تیۆڵایە بێ ئەمە لا زەرەی هەیە بۆ مسلمانان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەفەرمێ فەرمی بۆی لا يؤذيهم بۆی عەزیەتیان نایە ئەفەرمێ فأدخل الجنة ئەوە خرایە بەهەشتەوە ئەو کەسە خراپ باشتۆ کە ئەم فەرمودەیەکی سەحیحی مای موسلیم جێڕاوێتەوە بەهۆی چێت سڵێ دار بڕاوە ئەمیش نەیبڕیوە بڕاوە بەس ئەم لایە بە